مين ادري كيف انا اظن والله. والله هون كمان بس هون
هاد بخون بخمري والله بس ممتاز شكرا لكم هم حبوكم قناعتكم هي پیامەرە گەر بخۆیمان تێبین ئیشەکانی باشتر و جوانتر لەسەرکەوترە لەوەی کەوا تاوەڕێی دەستیمان تێبین لەبەر من دەزانم ئێستا لەو گەمەی چ ڕوویدایە و لەم کاتێکی بۆ پیدادنێن لە چێ دوو دەکەنەوە
zamanında zor böyle. Ya böyle ama demek gerçekten bana gösteren son bir gün. O kişinin istihını geçirdi. Gol yapanları, iman yaptığı saygı gösterir. Ya da öyle insanları da bir söyleyelim. Gençlerine هر لونه كده هش اسلام يريد معناه خوي ده تعبير خوي ده
ئەمڕۆ بەرامبەریانەی هەولێر تووشی سکست هاتین چەندین دەرفەتی گۆڵمان بەهۆکەوت بەڵام خوا موفقی نەکردین ئەوانش دوو فرسان هەبوو هەڵیان گۆڵکردن و یارێک زۆر باشمان کرد بەڵام خوا موفقی نەکردین ئینشاءالله یاریەکانی داهاتوو سەرکەوتن تۆمار دەکەین و ئەمەلی سەرکەوتن بە قۆناغی داهاتووشمان نەماوە ئینشاءالله لە ساڵی داهاتوو بە ئەنجام و بە ئاستی باش دەردەکەوین. سەرەتا پیرۆزبایی لە دەستەی ڕاهێنەران و مدەڕیب و هەموو یارزانەکان دەکەم بەڕاستی ئەمڕۆ ئاسیش یەکجا بەرزان نیشاندا ئێمە لە یەکەمەوە یانەکەمان ئەوەی دەویست کە کۆمەڵی گەنجێک پێڕابگەین بۆ ساڵانی داهاتوو ئەوەش ئیدی وایێت بەرە بە عەول و قوتی خواوەشتە ئەنجام دەدرێ بەڕاستی ئێمە یعنی ئەومان فرسەمان لە قۆناغی دووەم هەبوو کە بەسەرکەوین بۆ قۆناغی چوارگۆشی زێڕین بەس ئیدی ئەوە بوو لەگەمەی برایەتی بڕۆکە غەڵەتی حەکەمی وای لێکردن کە ئەمە سەر نەکەوین بدۆڕین لەو گەمەی لە پاشەوە گەمەی ئەمە هیچ ئەمەلمان نەما لە بۆ سەرکەوتنی و سوپاس بخوا یارزانەکان سار نەبوونەوە ئەمە هەر حەز دەکەین بەرەو پێش بچین هێدێتی و سەرکەوتن و سەرکەوتن بەدەست دێنین هیوادارم هەروە سەو ئاستا بەردەوام بین و زۆر سوپاس.